ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش ئەزیزان، لەوانەیەکی نوێدا دووبارە هاتمەوە خزمەتان تا کۆتایی وانەکە لەگەڵم بن. لەم وانەیەدا باسی دوو فرمانتان بۆ دەکەم کە گرنگن و زۆر بەکاردێن. فرمانی کاوفن بە مانای کڕین دێت، شتێک بکڕین، ئۆتۆمبیلێک، خانوویەک، هەتا دوایی. پرێزنس بە مانای دەمی ئێستا دێت، دەمی ئێستا. کاوفن فرمانەکەیە بە تەواوی چاوگە سەرچاوی فرمانەکە بە تەواوی کاوفن. ئەمەیشی ئەیبینن جێناوی کەسێتەکانە، بەم شێوەیە لەگەڵ جێناوی کەسێتەکاندا بەکاری دێنین. بەم شێوەیە ئەیبینن لەگەڵ جێناوی کەسێتەکاندا بەکاری دێنین. نمونە ئیش کاوفە، من دەیکڕم، دوو کاوفت تۆ دەیکڕیت. سیرکەن ئیا ئەو بۆ نێرە، بۆ کەسی تاک ئەو بۆ ڕەگەزی نێر، ئیا کاوفت ئەو دەیکڕێت. زی بۆ ئەو کەسی تاک ڕەگەزی مێ، زی کاوفت ئەو دەیکڕێت. ئیس ئەو بۆ بێلایەن یاخود بێگیانە، ئیس کاوفت ئەو دەیکڕێت. ڤیا بە مانای ئێمە دێت، ڤیا کاوفن ئێمە دەیکڕین. ئیغە کاوفت ئێوە دەیکڕن، ئێوە ئیغە بە مانای ئێوە دێت، ئیغە کاوفت. زی ئەمەی بە گەورە ئاوای نووسین، زی بە مانای بەڕێستان دێت، زی کاوفن بەڕێستان دەیکڕن. و ئەم زیەی کەشیان ئەوان بۆ زیاتر لە کەسێکە دوو یان سیان یان زیاتر ئەوان. زی سەیکەن زی کاوفن ئەوان دەیکڕن، زی کاوفن ئەوان دەیکڕن، زی کاوفن ئەوان دەیکڕن. سیرکەن با لێرەشدا نمونەتان بۆ دانین بە ڕستەوە. نمونە ئیش کاوفە، من دەیکڕم. با لێرەدا ڕستەیەک دانین. نمونە لێرەدا بنووسم ئیش کاوفە ein Auto. ئیش کاوفە ein Auto بە مانای من ئۆتۆمبیلێک دەکڕم. ئیش کاوفە ein Auto، من ئۆتۆمبیلێک دەکڕم. سەرەتا دەستپێکی ڕستە سەریکەن ئەینووسین بە پیتی گەورەیە. ئیش بەم شێوەیە ئەنووسێ. زۆر کەس ئەو هەڵە دەکەن بەم شێوەیە ئەنووسن. ئیش بەوە سەرەتای دەستپێکی ڕستە، سەرەتای ڕستە بێ بە گەورە بنووسرێت، بەم شێوەیە ڕاستە. ئیش کاوفە من دەیکڕم، ئیش کاوفە ein Auto ئۆتۆمبیلێک. ئەوتۆ وەک ئەیبینن سەیارە، ناوی ئۆتۆمبیل ناوە ئەو، ئا بە گەورە ئەنووسێت وەک ئەیبینن. ئەگەر بەم شێوەیە بینووسین ئەوە هەڵەیە، ئەبێ بەم شێوەیە بە گەورە بینووسین. ناو هەمیشە بە گەورە ئەنووسرێت. یاخود بۆ تۆ بڵێن تۆ ئۆتۆمبیلێک دەکڕیت. نمونە دوو کاوفست ein Auto. سەیرکەن هەتا دوایی بۆ هەموو کەسەکان بەم شێوەیە دوو کاوفست ein Auto، یاخود تۆ ئۆتۆمبیلێک دەکڕیا، ئەو ئۆتۆمبیلێک دەکڕێ، ئێمە ئۆتۆمبیل دەکڕین. بەم شێوەیە بۆ هەموو کەسەکان بەکاری دێنین. وەکەی بینن دوو کاوفست ein Auto، تۆ ئۆتۆمبیلێک دەکڕی. یاخود ئەو بۆ ڕەگەزی مێ، ئەو کەسی تاک بۆ ڕەگەزی نێر ببورن، یا کاوفت سەیکەن ein Auto، ئەو ئۆتۆمبیلێک دەکڕێت، یا کاوفت ein Auto، ئەو ئۆتۆمبیلێک دەکڕێت. بۆ کەسەکانی تریش بەم شێوەیە وەکەی بینن بۆم داناون. نمونە لێرەشدا با لێشتا ڕستەیەکتان بۆ دانێن. ڤیا کاوفن ئێمە دەیکڕین، ئەڵێن ڤیا کاوفن ein Auto. Wir kaufen ein Auto. Wir kaufen ein Auto بە مانای وایە ئێمە ئۆتۆمبیلێک دەکڕین. Wir kaufen ein Auto، ئێمە ئۆتۆمبیلێک دەکڕین. یاخود زی بەڕێستان، زی kaufen ein Auto، بەڕێستان ئۆتۆمبیلێک دەکڕن. سیرکەن بەم شێوەیە زۆر بە ئاسانی توانین ڕستە دروستکەین. و وەک وتمان هەمیشە دەستپێکی ڕستە بە گەورە ئەنووسین. و هەمیشە ناویش بە گەورە ئەنووسین، ئەوتۆ ئۆتۆمبیل. Sie kaufen ein Auto، بەڕێستان ئۆتۆمبیلێک دەکڕێن.
وەکەی بینن وشەی کاوفن بەم شێوەیە وشەی کاوفن کڕین بەم شێوەیە دەمی ئێستایە ئەمە فەرمانە سەرەکیەکەی وشەی کاوفن و بەم شێوەیەش لەگەڵ کەسەکاندا بەکاری دێنین وەک بڵێ من دەیکڕم تۆ دەیکڕیت ئەو دەیکڕێت هەتا دوایی و فەرمانێکی تریشم بۆ داناون ئەمیش فەرمانی چییە فێکاوفن فێکاوفن بە مانای فرۆشتن دێت تۆ ئۆتۆمبیلێک خانوویەک مۆبایلێک هەر شتێک بفرۆشی فێرکاوفن بە مانای فرۆشتن دێت نمونەش بەم شێوەیە لەگەڵ جێناوی کەسەکاندا بەکاری دێنین ئیش فێکاوفە من دەیفرۆشم دوو بە مانای تۆ دێت دوو فێکاوفست تۆ دەیفرۆشیت ئێ فێکاوفت ئەو دەیفرۆشێت کەسی نێر ئەو بۆ تاک زی فێکاوفت ئەو دەیفرۆشێت بۆ کەسی مێ تاک نمونە وەک ژنێک ئس فێکاوفت ئەو دەیفرۆشێت ئس بۆ بێلایەن یاخود بێگیانە ئەو دەیفرۆشێت وێ فێکاوفن ئێمە دەیفرۆشین یاخود ئیغە فێکاوفت ئێوە دەیفرۆشن زی فێکاوفن بەڕێستان دەیفرۆشن زی فێکاوفن ئەوان دەیفرۆشن سەیرکەن زۆر جوان دیارە و لێرە دەبارستتان بۆ دانێم نمونە ئیش فێکاوفە ich verkaufe mein Auto سەیکەن ich verkaufe mein Auto من ئۆتۆمبیلەکەم دەفرۆشم ich verkaufe mein Auto بە مانای من ئۆتۆمبیلەکەم دەفرۆشم ich verkaufe mein Auto من ئۆتۆمبیلەکەم دەفرۆشم یاخود بڵێ بۆ تۆ du verkaufst dein Auto du verkaufst dein Auto تۆ ئۆتۆمبیلەکەت دەفرۆشیت هەتا کۆتایی بەم شێوەیە ئەو ئۆتۆمبیلەکەی دەفرۆشێت ئێمە ئۆتۆمبیلەکەمان دەفرۆشین ئەوان ئۆتۆمبیلەکەیان دەفرۆشن یاخود هەر شتێکی تر بێ بەم شێوەیە دەڵێن دەیفرۆشن سەیرکەن وەک ئەیبینن زۆر زۆر ئاسانە هەروەک پێشووتریش پێم وتن سەرەتای ڕستە بە گەورە ئەینووسین دوای ئەوە ناویش هەمووشە بە پیتی گەورە ئەینووسین بەم شێوەیە ئەیبینن ich verkaufe mein Auto من ئۆتۆمبیلەکەم دەفرۆشم du verkaufst dein Auto یاخود یا verkauft sein Auto هەتا کۆتایی بەم شێوەیە بەکاری دێنین وەکەی بین زۆر ئاسانە هیوادارم سودمەند بوو بێتن تاوانەیەکی تر شاد و بەختەوەربن